یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بە مێژووی گەرمیاندا ڕۆ بچین ورد ببینەوە دەبینین لە هەموو قۆناغەکاندا و بە تایبەت لە مێژووی پڕشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستاندا گەرمیان و گەرمیانیەکان هەمیشە پشکی شێر و گەورەیان لە شەهید و قوربانیدان بەخشیوە بە درێژایی هەر ناوچەیەک لەگەڵ دوژمن و نەیارانی کورد هاوسنوور بووە و هەمیشە لە بەرگری قارەمانانەدا بووە. بۆیە گەرمیان و گەرمیانیەکان لە فەرهەنگی مێژووی یەکێتی و یەکێتیدا لە ڕوانین و بیری ڕابەری گەورەماندا هەمیشە بە گەورەی و شکۆمەندی ناوی هاتووە و ئەو شانازەی بە گەرمیان و گەرمیانیەکان بە خەڵکە قوربانی بەخشەکەی بەخشراوە تاجێکی پڕ گەوهرە لەسەر سەری هەموو گەرمیانیەک. بۆیە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئامێزی ناوچەیەکی پڕ بایەخی کوردستان گرنگی تایبەتمەندی خۆی هەیە بە قەت گەورەی قوربانیەکانی ئەم ناوچانە. داواتان لێ دەکەم دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بکەنە کەرنەڤاڵی نوێبوونەوە و سەرکەوتن و مێژوویەکی نوێی پڕ لە شانازی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بنووسنەوە. ئەم دیدارە بانگەوازێکی دڵسۆزانە و هەڤاڵانەیە بۆ دیراسەکردنی ژیانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی پەروەردەیی ئێمە و دیدارەکە چەندین تەوەری گرنگ دەست لەخۆگرێ. بەڕێزان دیدارەکە بە تایبەتی لە گەرمیان لە ئەمڕۆ دەستپێکە تا سەرەتای مانگی ئایار کە دەستپێکی دیدارەکەیە کە بڕیار وایە میوانی تر لە دەرەوە بەشداری بکەن، خەڵکی دیپلۆماتکار و نوێنەری وڵاتان بەشداری بکەن. بۆیە گرنگە لەم دیدارەدا ئامادەکاریەکی باش بکرێت و بۆ ناسینی سروشتی دیدارەکە و سەرکەوتنی دیدارەکە بەشداری کارای ئێوە زۆر زۆر گرنگە. دیداری یەکێتی تەنیا دیدارێکی حزبی سیاسی نییە، دیدارێکی نیشتیمانیە و دیدارێکە وەکو کەرنەڤاڵ ئاسا بۆ ئاشکردنەوەی ئەوانەی کە نیگەرانن و بۆ بەشداری پێکردنی ئەوانەی کە دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانن یا پرۆژەیەکیان هەیە بۆ چاکردنی حکومڕانی.